جانەکەم حەیرانت بووم کچێ قوربانت بووم خەم نەبینا دێمە داوادەوە هەفتەیە هەموو شتمان بڕاندیتەوە جانە سیڤان خواویس فەرمان وە بۆ قسەم لەگەڵ ناکەی؟ چت پێ بڵێم سوزانم دوو قسەی خۆش بکە لەگەڵم بۆ ئاساردی هەڵپەڕم شاید لۆ بکەم باش قسەت لەگەڵ چیە کرد؟ چ پەیوەندی بە تودایە ئەسڵەن چۆن پەیوەندی بە منۆ نییە؟ من هاوبەشی ژیانی تۆ نیم نابێ بزانم؟ یعنی دەبی تا داخولی هەموو ژیانی من بکەی؟ بەڵێ ئیشم هەبوو ئیشت هەبووە؟ ئیشم هەبوو باش سیرکە من قبول ناکەم ئەوە لەبەر چایە من دانیشی قسە لەگەڵ ئافرەتی کەیاکەی تێگەی؟ ئافرەتی چ؟ جانەکەم تکایە دەبەستەیتر با ماڵمان لێ تێک نەچێت تو هەر چێکت پێ خۆش بێواکەن بەس ئەو مۆزوعە لەبیر خۆت بەرەوە با ماڵمان لێ تێک نەچێت ژنی دەنمو تاو هیچ پەیوەندی بە تودانیە چۆن پەیوەندی بەم نانیە؟ یعنی من لەبەر چاوی خۆم هەموو شتێ ببینم و قسە نەکەم؟ ئەرە دەبەستە ژنی دەنمو تاو هیچ پەیوەندی بە تودانیە دوایە شەرع ڕێی پێدایە و چاری بینی پارەم هەیە و تاو شەرع ها؟ بەس بۆ ئەوەی کە ئەو ژنە بێنیت ئەڵێ شەرع ڕێی پێیاوە ئەی نوێژەکانت ڕەمەزان زۆر بە ڕۆژ بوویت ها؟ سیڤان زۆری لەسەر مەڵێ دوایە چی نەشکت پێڵ دەدەم دوایە تلو هاتیەوە خاڵی لۆ توینەوە من لەبەر خاتری تۆ هاتمەوە لەبەرەوەی ویستم ماڵمان لێ تێک نەچێت نا لەبەرەوەی نهاتیەوە داکت کارەکەرە لە ماڵان ماڵی خایان دەکاتەوە توی پێ بەخێو ناکرێ لێ خاڵ دەتویناوە ئێرە جارێکیکە نەکەی باسی دایکی بکەی ها تۆ دەڕێزی خۆ بگرە وەرە دەتەوێت چی نەشکت پێڵدەم بەخوای بەزیاد و کوڕم ئەو شۆکە زوو هاتیەوە دەرجام وڵاتم خۆش دێ ئەو شۆکەش لەبەر تو وازواتمەوە وەڵای کوڕمە گەرم خۆشویست بەیانە دێژ ئەم بمەکارەکەری ماران دەچوو ئیشەکت دەدیتەوە کاسبێکت دەکرد ئیشەکت دەکرد کوڕم ئاگات لە مارێ دەبوو ئاگات لە من دەبوو لۆ منەتم کردە کارەکەر ئەدی چێنی کردە کارەکە عارفی مێردت دیسان هەر ناوی بابەتیناوە وازی لێ ناینی ئەوە بابی من نییە نا ناوی منە بابی من نییە کوڕم ئەتو لەوە هادەرێ لەوا دەکەی خوا دەزانێت سەبابت لە چێە مایە مردیە گوناحت دەگاتێ ئێستاش چاوت لە دویتی هەر ئەرێ وەڵا ئێستاش چاوم لە دویتی کوڕم بابتان پیاوی باش بوو پیاوی خراپ نەبوو تاعات و نێژی خۆی دەکرد ئاگای لە مارێ بوو کار و کاسبی دەکرد بەس تەماحی دنیایە وەی لێ کردە و هادەر بەدەریش ئەو وڵاتەی بیت و کەس نازانی ئێستا لە چێە یا مایە یا مردیە تەماحی دنیایە خارە عەلیدا لۆ خارە عەلی خارە عەلی نەبوو بابم لێی دەپاڕاوە ئەو هەموو دوکانەی هەیە لە جێیەکی داینەنا لە کنەخۆی پۆزێکی لەسەر لێت دادەی بۆم پارەم هەیەوە تو نەداری هەتاوەی لە بابم کرد تەماح کردی گوت دەسما و پاشتەش خڕدەکەمەوە ئەو دەرگەیە دەبڕ بزانێت چییە بڕۆ دەرگەی بکەوە وەرە ژۆرە کچم وەرە ژۆرە دیسان بەزمەکەیە یاخۆ بەخێر بێ ئەمە چێ دیسان چ بووە چ خێرمایە چتە کچم دانشە یاخۆ بەخێر بێ چێ دیسان کچم لۆ دەگریەی عەلی چیەوە دیسان چ بووە ئەوە لە دوونێ ئەو کوڕە تەلەفۆنم لۆ دەکات دەری وەرە بیبەوە دیسان بە شەڕ هاتینا ئەوە نابتە پیاو نا ئەو جارە دەبی بەنەوە عەشکە مامەلەی لەگەر بکەم لا حەولە وەلا خەتای تۆ بوودایە بە زۆر منتان ناردەوە لە پێش چاوی سووک بووم ببنیەوە تۆ خۆت بە پێ خۆ داتویتەوە لە پێش بە قسە لەگەر کچانەکان کچم گوتمان بەشکەم ئەو جارش بابی دەینەوە فرسەتە چی بدەینێ بەشکەم پیاو بیتن بەس بزانم شێوی نردیتەوە کوڕم ئەمن نردمەوە ئەم گوتمە خارت عەلی بیبەوە خارە لۆ دەی بێوەخ لۆ سووک ڕسوامان دەکەی کوڕم
ئەمن ناردنەوە گوتم ماری لێ تێک نەچی بەڵکی ئەو پرۆژ دەبتە پیاوە فۆری ئەوە نابتە پیاوە من دەیناسم ڕاو بە تەلەفۆنت لە بۆ بکەم كرم دلي درواز جبنا لا حول ولا قوة إلا بالله سكم يا ربي إخوان جواب ناداتەوە ئێ سەلگە وش ناکات دەزانم جد شي كتسم ئەوەی بەتەمە بێنێت تاوا خوش ئەمن ئێستا دەڕۆم ئەنگۆش بە هیچ نەوەک نایە لەو کتە بستەوە باشە تا نایەنم ئەم بە خۆمش فەرمانی دەبینم دەکەمە پیاوراوە باش ئێستا منیشم گەلک زۆرە دەمەوێ بڕۆم باشا بقربان يا بابا الله، حمزة خواحافظ. أرجعت الدري نای حەزیەت نییە خواحافظ خوا حافظ والله بخير يخاف. خوا حافظ كتسم أتولا ماربا أتوش نفسي لقر خود من بعد أو ماربا بس ماري كار مهندسي أو إشانة لو بكم دە باشە باش ئێستا ئەدوان باوە برادەرم بێ نزیکە أقعد أخوي باشا دەخۆت أو حاضر أنا شخر كوا نعنى تش حاضر كلا بو وارك بينوا ئاخ باوکە ئاخ ئەگەر بەجێم نوێشتنی ئەماوە ماڵی هات